سازان لە بێم کاتتان باش هیوادارم هەموو تەندروست باش بن لە ئێوارەیەکی پڕخۆشی و سەلامەتی دابن و ڕۆژێکی پڕ چالاکیتان بەڕێکرد بێت. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی ئێوارەی سلێمانی دێمە خزمەتی ئێوە هیوادارم کە بتوانین لەم پرۆگرامەش هەندێک باس و بابەت باس بکەین کە جێگەی سوود و سەرنج بێ بۆ ئێوە. کاتێک کە باس لە قوتابخانە دەکەین باس لە چالاکیەکانی قوتابخانە دەکەین بە دڵنیاییەوە ئەو ناوەی کە هیچ کات لە یاد ناکرێەوە هەمیشە لە سەر زارەکان دەمێنێتەوە مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا فەقلهۆنیە. زۆر بە خێراتن تێکەم خۆشحاڵم جارێکی دیکە دەگەم بە خزمەتی جەنابتان. زۆر سپاس چاوی منی زۆر بەڕێز و خۆشەویستی. سپاس بۆ ئێوە مامۆستا دەستپێکردنی قوتابخانە و ئەو خۆشی و جۆش خۆشی کە بۆ قوتابی دروست دەبێت بەشێکی زۆری جیاواز لە بابەتە زانستی و کۆشەکانی کە قوتابی لی خەمی بۆ ئەخوا بەڵام بەشێکی دیکە هەیە کە قوتابی بە تامەزرۆیەتی ئەویش کار و چالاکیەکان و بوارە هونەریەکانن لە نێو قوتابخانەدا. جا پێم خۆشە بزانین کە یاخود لە بەڕێز خۆت ببیستین ئەم ساڵ بۆ دەستپێکردنەوەی قوتابخانە کار و چالاکیەکانتان چی بوو بەرهەمەکانتان چی بوون لەوە دەستپێکمان دەبێت. سپاس بۆ بەڕێزت دیارە ئێمە بەدەر لە هەموو قەیران و ئاستەنگەکان باز لە ساڵی نوێی خوێندن و پێشوازی ساڵی نوێی خوێندنەکەین کە ئەوە یەکێکە لە دیاردە جوانەکان لای قوتابی و خوێندکار و لای مامۆستاژ ئێمەش وەکو تیپی هونەری مناڵان وەکو سەرمەشقی بواری هونەری مناڵان بەڕاستی لەم دەڤەرەیە و توانیمان تا ئەم ساتەی کە قسەی تیاکەین کۆمەڵە چالاکی باش ئامادە بکەین هەر بۆ ئێوارەی حوتینەوە لە شاری یاری بۆ پێشوازی ساڵی نوێی خوێندن ئاهەنگێکی زۆر تایبەتیمان ساز کرد کە کۆمەڵی گۆرانی و کورتەشانەوەی تیا بوو کە زۆربەی بۆ پێشوازی و بۆ هاندان و بۆ خۆشەویستکردنی پرۆسی خوێندن و بواری خوێندنە لای قوتابیان بەگشتی و خوێندکاران و مامۆستایان و تەنانەت بۆ مناڵانی باخچەش بۆ ئەو مناڵانەش کە لە باخچۆیەنە خوێندنگەکانەوە. سەرڕای ئەوەش دوو کلیپی زۆر ناوازەمان ئامادە کرد کە کلیپیان بۆ ناوی هاتینەوە ینی هاتینەوە بۆ خوێندن جاریشکە ئەوی کەشیان بە ناوی بۆ قوتابخانە کە هەردووچیان کلیپ کراون و بە سوپاسەوە لە ڕێی تەلەڤیزیۆنی سلێمانیەوە ئێمە توانیمان کارهونەریەکان و هەموو کارهونەریەکان و شتەکانی ئامادە بکەین و پێشکەشمان کرد بە تەلەڤیزیۆنی سلێمانی بە سەرجەم تەلەڤیزیۆنەکانی تریش ئەم کلیپانەش دیارە بە هەمان شێوە لەگەڵ خوێندنگەی بڵێسەی لەگەڵ قوتابخانەی بڵێسەی بنەڕەتی بە سوپاسێکی زۆرەوە کۆمپانیای سەفرە کەمێک هاوکارمان بوو بۆ جێبەجێکردنی کارەکان. هەردوو کلیپەکە دیسانەوە هاندان و پشگیریکردنی پرۆسی خوێندنە بۆی کە مناڵ و قوتابی و خوێندکار جاریچکە بە عشقەوە بەرەو خوێندن بڕاتەوە. لە ئێستاشدا ئەوەی سەرقاڵی پێشکەشکردنی شانۆیی هەسارەی سەمفورەکانین کە ئەویش هەر هەمان شێوە بۆ وەکو چۆنەڵی ڕێزێک سڵاوێک لە پێشوازی ساڵی نوێی خوێندن و ئێستا لە نمایشکردنان لە هۆڵی پەیمانیان لەسەر بزانم جا پێشوی تیان پەڕێنی کلیپەکان ئەگەر ورتر لە ڕووی هەم ئاواز و هەم ئامادەکارێکان چۆنە و هەم بەشێک کورتێکیش ببینن بینەران. پێم خۆشە پێمان بڵێ هەم کلیپی هاتینەوە و هەم بۆ قوتابخانە ئامادەکردن و دەستپێکیان چۆن بۆ بیرۆکەیان چۆن بەڕێزدادن بەسەر چاوت بێگومان گۆرانی بۆ قوتابخانە توانم بڵێم 25 ساڵ لەمەوبەر ئاوازەکەی لەلایەن کاک سامان ساڵح ئەلیاسەوە دانرا و کاتی خۆی پێشکەشمان کرد و کلیپیشمان کرد بەڵام لەبەرەوەی کە یەکێکە لەو ئاوازە جوانانەی لەو گۆرانی جوانانەی کە بەردەوام لەسەر زمانی مناڵ هەیە جاریچکە بە شێوازیشتر لە ڕێی تەبەن ئاوازی کاک سامانە لە ڕێی کاک عومەر عەبدوڵڵا لە ستۆدیۆکەی خۆی لە ستۆدیۆ لاوە جاریچکە سەر لە نوێ کاری مۆزیک و تۆمار و ماسترینگ و پێداویستەکانی کەمان بۆ کرد بە شێوازێکی جیاوازتر لە هەمان کاتدا لە ڕێی تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لە قوتابخانەی بڵێسەی بنەڕەتی سەر لە نوێ کلیپێکی کەمان بۆ کرد ینی سەر لە نوێ لە ڕووی وێنەگرتن و کواڵیتی و لە ڕووی ڕنگ و ئەوانە بێگومان تەبەن کۆمەڵی کاری هونەری جوان لە پشت کارەکەیە ئەو کارەشمان وا لێ کرد کە ئاواتی ئێمە ئەوەیە بچێتە ناو هەموو خوێندنگەکان ناو هەموو قوتابخانەکان ناو هەموو ئەو تەلەڤیزیۆن و دەستگایانەی کە کار بۆ مناڵ و بۆ
پرۆسی خوێندنەکەن کلیپەکەی تریشیان بۆ قوتابخانە ببوورەوە بۆ قوتابخانە باس کرد هاتینەوە ئەوەیان ئاواز و مۆزیکی خۆم بوو دیارە بیرمان نەچێ هۆنراوی یەکەم بۆ قوتابخانە هی خوا لێ خۆش بوو ئەتا چاوشین بوو هۆنراوێکی زۆر ناسک و پڕ بە پێستی سەرەتای مناڵ کە چۆن لە خەو هەڵەسێ تاچێ بە خوێندنگە ئەمی کەشیان هاتینەوە بە جۆرێک لە پەروەردەیانە بازەوە کاکە مناڵێک یا خوێندکارێک قوتابیەک کە پشووی هاوین تەواو بێت چۆن بە عشقەوە بە خۆشەویستیێتەوە بۆ خوێندن ئەویش هۆنراوەی هاوڕێی ئازیز مامۆستا ڕۆستەم خامۆشە بێگومان وتم ئاواز و مۆزیکی خۆم بۆمدانەوە کاک هەژار عوسمانیش لە ستۆدیۆ هارمۆنی کاری مۆزیک و ماسترینگ و کارەکانی تری بۆ کرد تەبان لە هەردوو کلیپەکەش ئەمن خۆم وەکو مۆزیسیان چکە خۆم ئەمێری فلو دەژەنم کارم تیا کردووە و کۆمەڵی هاوڕێی کەش ئەم کلیپەشیان کاکە هاوبەش ئەیوب یەکێکە لە مناڵە دەنگخۆشەکانی تیپ کاری دەنگبێژیەکەی ئەو کردی و دیارە بیرمان نەچێت کاک پێشەوە و کاک ڕێباز لە تەلەڤیزیۆنی سیستەمانی زۆر بە سەلیقەوە بە جوانی کاری وەرنەگرتنیان بۆ کرد کاک ڕاستی برایم ئەویش بە هەمان شێوەکاری ئیدیت و مۆنتاژ و کەلەرینی بۆ کرد ئەتوانم بڵێم ئەم دوو کلیپە زۆر بە سەلیقە و بە جوانی کارمان لەسەر کردو و وەکو ئاماژەشم پێیا بە ئاواتەوەین ئەم کلیپانە بچێتە ناو هەموو خوێندنگەکان هەموو بوارەکانی خوێندن ناو تەلەڤیزیۆنەکان چونکە کەمترین ئەگەر دیقەتی تەلەڤیزیۆن و کەناڵەکان و تەنانە سۆشیال میدیاش بین کەمترین کار بۆ خوێندنگەکانەکرێ بۆ قوتابخانەکرێ بۆ پرۆسی خوێندنەکرێ ئێمە ئەمە هەوڵێکە کۆمەڵی هەوڵی تریش بەدوایە بەڵێنیشمان لە بەڕێوبەری تەلەڤیزیۆنی سیستەمانی وەرگرتووە بە سپاسێکی زۆرەوە کە کۆمەڵی کلیپی تر بکەین هەمیشە کەناڵی سیستەمانی پشگیرێکی تەواو بۆ بەرهەمەکانی تایبەت بە منداڵان دەستیەوە خۆش بێ ماندوو نەبن چونکە ئەرکە ڕاستیەکە و سەرچاوی بیرۆکەکان لە لای بەڕێستان و هاوشێوەتان دروست بەڵێ من خۆم کاری دەرهێنانیشم بۆ کردوون سیناریۆ دەرهێنانەکە لای کەمتر باسی خۆتت کرد بەس با مافت نەفەوتێ دەستەکانتان خۆش بێ ئێوە سەپۆرتی سەرەکی ئەو بەرهەمانن کە دەتانێت کار بۆ منداڵان بکەن هەر بۆ بابەتەش ئێمە هیوای سەرکەوتن و چالاکی بۆ تەواوی ئەو منداڵە جوانکی لە و خۆشەویستانە دەخوازین کە لەم بەرهەمانە بەشدار بوون و کە ڕۆڵیان بینیوە و پێم خۆشە لە هەردوو کلیپی گۆرانی بۆ قوتابخانە لەگەڵ هاتینەوە کەمێک ببینین و بینەرە خۆشەویستەکانمان و دواتر دەگەڕێنەوە لاتان و باسی زیاترمان دەبێت سەبارەت بە شانۆگەریەکە و دڵنیام حەز دەکەن ئێوەش بچن سەردانی بکەن. دەستان خۆش بێ و ماندوو نەبن بەڕاستی بەرهەمەکان زۆر جوانن شایانی ئەوەن ببیندرێن هیوادارم کە دایکان و باوکانیش پێشوازێکی باشی لێ بکەن بۆ قوتابیەکانیان بۆ منداڵەکانیان کە تاوکو بۆ خۆشیەوە ئەوانیش ڕووبکەنە قوتابخانەکان. حەز دەکەم بەسەر پرسیاری شانۆگەریەکەتان لێ بکەم کە ئێستا لە نمایشکردندایە و ئامانج و دەستپێکیش کە هەڵبەتە هەر بۆ پێشوازیکردنە لە ساڵی نوێی خوێندن دەستپێکی ئەمە چۆن بوو سیناریۆ نووسین و بابەتەکانتان لەسەر ئەم شانۆگەریە چۆن دانا؟ بێگومان شانۆیی هەسارەی سەمفورەکان لە دەقی دەفرەفریەکانی مامۆستا دکتۆر بەرزان ئەحمەدەوە وەرم گرتووە ینی با بڵێ نووسینی دکتۆر بەرزان ئەحمەد بەڵام لە ڕووی داڕشتنەوەی دەرهێنانەوە من داڕشتنەوەیکی تایبەتی ترم بۆ کردووە کە ڕەنگە لە زۆر ڕۆ گۆڕانکاریم تیا کردبێ و بۆیە نەشم نووسیۆ هەنووسی دەرهێنان نەنووسی ئامادەکردن چونکە لە ڕووی دەرهێنانەوە کۆمەڵێ کار ئەکرێت کە داڕشتنەوەی دەرهێنانە پێویست ناکات تۆ ئاماژە بچکە دەرهێنان داڕشتنەوەی دەق و داڕشتنەوەی کارە هونەریەکان هەمووی پێکەوە گرەیە بەیەکەوە بە ناوی هەسارەی سەمفورەکان کێسا پێشکەشەکرێت تاوان بە بیرمان نەچێت کە بەرهەمی تیپی هونەری مناڵان بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکان و بە هاوکاری کۆمپانیای مایۆرکا سیتی کە سوپاسیانەکەین هەردووشان هەرێکە چمکێ لە کارەکانیان بۆ گرتین ئەم نمایشە بێگومان 6 مناڵی ڕۆحسووک و ئەکتەری جوانی تیپەکە بەشدارنتیایە کە ئەوانیش هێوەند و هاوبەش و لیا و پیانۆ و لەرەیەکە
پیانۆ توانم بڵێم دەوری سەرچەکەی هەیە دەوری مناڵە سەرچەکەی ئەوانی کەش هەریەکان دەورێکی بەرچاو و دیاری هەیە سەرڕای ئەوەش دوو گەنجی جوان کات هەر پێشتر مناڵی تی بوون ئێسا مرد مناڵن نمە و شانیا کە خوشکن بەڕاستی ڕۆح سووک و ئەکتەری جوانن سێ ئەکتەری گەورەشمان لەگەڵن کە شنیارخانە و کاکە ڕازگۆ بەهادین و نژۆخان کە هەرسێکیان ئەوانیش ڕۆڵ و لایەنەکان بەرجەساکەن مناڵێکی خنجیلە جوانیشمانەیە کە دەوری ڕێویەکە بینێ کاکە ئادیان کە یەک دیالۆژی هەیە بەڵام حزوریی جوانی هەیە ئەم نمایشە بێگومان ڕۆژانە لە هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکان کات چواری پاژنیۆڕۆ پێشکەشەکرێ بیرۆکەی کارەکە لە چیوە دەستی پێکرد بێگومان ئێمە هەموو ساڵێ بە پێی ئەو استراتیژەی کە خۆمان وەکو تیبدامان ڕشتووە کۆمەڵێ بەرهەمان دیاری کردووە بۆ نمونە بۆ سەرەتای ئازار و بۆ سەرەتای نەورۆز هەمیشە ئاهەنگمان هەبووە یا کۆنسرتمان هەبووە بۆ یەکی شەش ئەوە بە دڵنیایی ئەتوانم بڵێم ماوەی 25 ساڵە بە بەردەوامی ئێمە بۆ یەکی شەش کە ڕۆژی جیهانی مناڵانە ئاهەنگ و چالاکی و کۆنسرت و شانۆییشمان هەبووە بۆ کردنەوەی خوێندن هەموو ساڵێک هەر بۆ پێشوازیەکە و بۆ هاندانی خوێندکار و قوتابی و هاندانی مناڵەکان بێگومان دیسان ئاهەنگ و کۆنسرتمان هەبووە سەرڕای ئەمە ئەتوانم بڵێم وەکو قاعدەی لات وەکو یاڕۆکو ڕێساکی لە جێگیر کراوە سەرڕای ئەوانەی تر کۆمەڵێ بەرهەمی تریژە بۆ لە دانی هەر بە تایبەت بۆ مناڵان بەڵام ئێمە هەوڵمان ناوە ساڵانە بەلانی کەمە گەبتوانی نمایشە دوو نمایش پێشکەشکەین بەڵام دەرفەتەکان طبعاً کەوێتەوە سەر سپۆنسەر و کەوێتە سەر هەبوونی بودجە و بۆیە ینی تا بودجە پیاکەی بۆ ئیشێک بڕاب کە ڕۆحت لێ سێنرێدیانی ئەوەنە هیلاکەبی بەدەست سپۆنسەرەوە چونکە بە تایبەتیش خۆ قەیرانەکان ئەسە زیاد لە پێوی زیادیان کردو خەڵ هەموو زانین لە بەداخۆخێکە ئەژیناڵان لە لای ئێمە توزە کەمتر پێم وایە بەرهەمەکە بەچی ئەکرێ کاک دیاری ینی بەرهەم بە سپۆنسەرە کرێ بە بودجە ئەکرێ ئەم هەموو ینی بەلانی کەم ئەمە نزیکەی سێ مانگە خەریکی ئەم شانۆیین تۆ هەر ڕۆژانە هەر هاتوچۆ و ئاو خواردن و ئەمانە چەنی تێچێ بۆ 15 کەرستافە ئەنجا تۆ دیگۆرێکی گەورە دەوێت تۆ کۆمەڵی ئاواستێ گۆرانی مۆزیکی بۆ داهێنەی تۆماریەکەی تۆ بۆ نمونە جلوبەرگی تایبەتیت هەیە بۆ شانۆیەکە کۆمەڵی شتی تر ینی ئەمانە هەمووی بەڵام هەر ئێمە من ینی ئەوەی کە بەلامەوە زۆر جوان و گرنگە ئەوەیە ئەو پشتگیری و هاندانەی مناڵەکان و دایک و باوکیان و ئەو ئەکتەرانن کە لەگەڵمانان ئێمەەوە چەند مانگە خەریکی ینی بەبێ ئەوەی کە هیچ کەس نەک پاداش بکرێکە نەمانتوانی هاتوچێ ڕۆژانەشی بینێکە ئەمەش سەختە چونکە کەسێکەیە لەگەڵ تۆ 2 مانگ 3 مانگ پرۆڤاکە بێگومان خۆتۆ بە پێداویستەکانی بۆ دابینکەی خەرجی بۆ دابینکەی ئێمە نەشمانتوانی ئەوە بکەین چونکە بودجە ئیشەکە ئەوە نەکەمە هەر ناتوانم باسی کەم ینی بەڕاستی بەکو چۆنەڵی بە تەقەشوفێکی زۆر ئێمە ئیشەکەمان کردووە بەڵام عشقێکی جوان خۆشەویستیکی جوان دنیا دیدەیەکی جوان مرۆڤ دۆسیەکی زۆر جوان و خۆشەویستیکی جوان بۆ مناڵان لە کاستەکەیە ئەبینم کە بە عشق و خۆشەویستی ویان ئیشەکەکەن ئێمە هەمیشە هەروە ئیشمان کردو ینی لەوانەیە کەسێک لە دوور ڕاگەی لە شتەکان نەبێ بە جۆری شکە تەفسیری شتەکان کا بەڵام بە دڵنیاییەوە ئەوەت پێڵێم ئەمەی ئێمە کە ئیشەکەین لە تیپی هونەری مناڵان ئەوانی کە لەگەڵمانان بە مناڵەوە بە گەورەوە بە دایک و باوکەوە بە خێزانەوە تەنانەت بەوانی کە لە پشتی ئەوەشە کە دیارین کە ئیشەکانمان لەگەڵەکەن هەر هەمووی خۆبەخشە و هەر هەمووی بە خۆشەویستی و بە عشقەوە بۆ دنیای هونەری مناڵانە بۆیە ئەم ئیشەش ینی سەرڕای هەموو سەختیەکانی ژیان و نەهامەتیەکان ئێمە توانیمان بیگەینە ئەرزوو لە 15 بە 21 چینۆ لە هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکان پێشکەشەکرێ و داواکاریشم هیواداریشم ئەم چەند ڕۆژەی کە ماوە مناڵانی ئازیز و خۆشەویست دایکان و باوکانی بەڕێز هیچ نەبێت دەستی مناڵەکانیان بگرن بیهێن بۆ هۆڵەکە چونکە شانۆیەکی جوان ئەبینە جیهانێکی جوان ئەبینە یادەوەرێکی جوان لای مناڵەکە دروستەکە بە تایبەت ئەم شانۆگەریە جیاواز لەوانەی پێشتر کە بینیمانن مەڵی کاری زۆر ورد و جوانمان بینی لە ڕووی دیکۆڕیشن و لە ڕووی جلوبەرگ و دیزاینەکانیانەوە لە ڕووی ڤیدیۆ کۆمەڵی تەکنۆلۆژیای نوێمان خستۆتەناوی تێدا بەکار هاتووە هەسارەی سەنفورەکان زیاتر ئەوێ چ پەیامێک بگەێنێ بۆ منداڵانەی کە یان دیمەنەکە دەبینە بەڵێ مناڵێک خەوە بینێ ینی مناڵێکە لە ماڵەوە بەیانی عید میلادێتی ڕۆژی لەدایکبوونێتی خەوە بینێ خەوەکەی ئەوەیە کە لە ڕێی فریشتەیەکەوە چۆتە هەسارەیەکی تر سەرەتا نازانێت چییە
نازانێت بۆ مەریخ هاتووە بۆ سارەیشتر هاتووە بەڵام دوایی طبعا لە دەقە ئەسڵێکە هەساری مەریخە بەڵام لەبەری کە هەساری مەریخ هێشتا ڕوون نەبووەوە کە ئایا ژیانی تیا ئەبێ یان نابێ ئێمە بە خەیاڵی خۆمان هەساری سەمفورەکانمان دروست کرد کە کۆمەڵە سەمفورن ئەوانیش هاتوون لێرە ژیانی خۆیانە بن بەڕێوە جیاوازن لە ئێمە جیهانی چیتریان هەیە بەڵام گیرۆدەی دەستی بوونەوەرە ئاسمانیەکانن کە ئەوانیان یان فڕێنن تەجاروبیان لەسەرەکەن ئەم مناڵە کە هێتە ئێرە پەیامێکی زۆر جوانی گەورەی ئاشتیانەی زەوی هێنێ بۆ ئەوان کە هەر هەمیشە طبعا پەیامی ئینسانیت پەیامی مرۆڤایەتی ئاشتی و پێکەوە ژیان و بۆیە ئەم پەیامە جوانەیەنێ بۆ ئەوان و لە ڕێی پەیامەکەی ئەمەوە لەگەڵ بوونەوەرەکانە قەناعەتیان پێکا کە ئیتر ئەوانی ژوازدە سەمفورەکان بێنن وازدە دژایەتیکردنی ئینسانیت بێنن وازدە دژایەتیکردنی طبعا بوونەوەرەکان و هەسارەکانی تر بێنن بەڵام ئەمە بە زمان و بە داڕشتنەوەیە کە تایبەت بێ بە مناڵ کە لی تێبگا چونکە ئەو زانیارە زۆر فەلەکیانە یا بڵێن زانیاری قوڵانە تەنانەت گەورەکانی ژەندێجا لێی وەڕستە بن بەڵام ئێمە بە داڕشتنەوەیەک بە شێوازێک داماڕشتۆ کە مناڵێکی بۆ نمونە تەمەندە ساڵ متعی لێبینە چێژی لێبینێ و پەیامەکەشی پێ بدات هەم هەوڵتانداوە دیکۆرێشن و دیزاینش لەکانیش یارمەتی دەربێ بۆ گەیشتنی ئەو پەیامە زیاتر لە دیزاین و دیکۆرشنە کاریان لەگەڵ کردوون مامۆستا و چۆن ئەو بیرۆکانە داڕژانەوە بۆ ئەو شانۆیە بڵێ خۆی سینۆگرافیای گشتی ئیشەکە خۆم دامەشتەوە چونکە ئەوش بەشێکە لە دەرهێنان بۆ نمونە لەگەڵ دیزاینەرەکە دانیشی ئەڵێ من دیکۆرێکمەوە یا بڵێن دیمەنێکمەوە ئەبەم شێوەیە ئیتر ئەو شتانی کە بۆ خەیاڵی مامۆستایەکەوە بڵێ بەس ئەو کاگڕاستی عەلی لە چاپخانی نێرگز ئەو زیاتر ئیشەکە بەڵام ئەویش بە سەلیقەیە یانێ داڕشتنەوە لە دۆزینەوەی سوورەکان و دیمەنەکان لە ڕووی جلوبەرگیش بێگومان مامۆستایی هاوڕێ و ئەزیز و خۆشەویست مامۆستا ئەڤین غەریب کە خۆی بەڕاستی زۆر بەتوانایە لە دیزاینی جلوبەرگ و ئارایشت و ئەوانانی زۆر گەڕاتە تەنانەت دیمەنی زۆر جیاوازی بوونەوەرەکان و سەمفورەکان تا حدێک بڵێن تقریبان هەیە بەڵام بوونەوەرەکان زۆر جۆری هەیە یعنی ئەوەی کە ئێمە گەڕین ئەنجا زۆر بەشی تۆقێنەرە لەبەرەوە ئێمە چوین وازمان لەوانە هێنا چونکە ئێمە بۆ مناڵی پێشکەشەکەین بە هیچ شوێ نابێ خوڕپێ بە مناڵ بگا بۆیە جاریشکە لەگەڵ ئەوە کە کۆمەڵە دیمەنمان گۆڕی دوجار ئێستا ینی داڕشتنەوەی جلوبەرگەکان یان و فەیسی بوونەوەرەکان مەقبولترە جوانترە لای مناڵیش ئاسایی وەرەگیرێت ئەوەش مای زیرەکی و وردی بەڕاستی ئێوەیە دەستان خۆش بێکە زۆر گرنگە بەو جۆرە جوانە ئەم کارە هونەریانە زۆر گرنگە پێویستە کات پێم وابێ بینەر تایبەتر لە بەری کارەکە بۆ منداڵانە دایک باوک بیر لەوە بکاتەوە ئەو کاری کە هەڵی دەبژێرێت کە دەچێت سەرداینێکە بۆیە گرنگە بزانین هی کێ ئەم بەرهەمە ئەو ناوانی لە پاڵۆ کارەکەن چونکە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی بیرکردنەوەی منداڵ وردیە کە کارتان لەسەر کردووە کارێک نەبێ هەم بوونەوەرێکی ئاسمانی پێشناکەن هەم تۆقێنەر نەبێ هەم لای ناشرین نەبێ و هەم هەستی پێ بکات کە ئەو شتێکی جیاوازە بینێت کار دیار مەوزوعی بوونەوەرەکان یعنی تا حدێک بە زۆر شێوە بیری لێکراوەتەوە و تەختیتی بۆ کراوە ڕسمی بۆ کراوە و دیزاینی بۆ کرا بەڵام ئێمە چونکە بۆ مناڵی پێشکەشەکەین ینی ئێستا بۆ نمونە بوونەوەرێک بێنی بە شێوەی خۆی سەری زل و چاوی دەرپۆقی و یەکسە مناڵ لێتۆقی بەڵام ئێمە بەجۆرە داماڕشتێتەوە فەیس و شکڵ و جلوبەرگەکەی مناڵ حەزەکان ڕسمیشی لەگەڵ بگرێت ینی ڕاستە تۆ پیشانی ئەی کەمە بوونەوەرێکە غەریبە بە تۆ بەڵام نابێت ترسناک بێت چونکە ئێمەما بیر نەچێ بڕوا بکە لە زۆربەی شتەکان ینی لە دێڕێکەوە لە وشەیەکەوە لە هۆنراوەیەکەوە لە تەنانەت کلیپی چکە دوو دیمەنیتیایە و کلیپێکی ینی تەنانەت لەوەش لە جوڵەکان لە دیزاینەکان لە هەموو شتەکان ئێمە زۆر بە سەرنجەوە ئەبێت دیقەتەوە بین کە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی گەشەی مناڵە لە ڕووی خەیاڵی مناڵە لە ڕووی تێگەیشتنی مناڵەوە بێ زۆر ورد بیت زۆر دەستان خۆش بێ خۆی پرسیاری دواترم ئەویز ئەوە بێ ئەم جارە با بپرسم ئەو منداڵانەی کە ئامادە لە شانۆکە هەستەکەن بینینی ئەوان بۆ ناو شانۆکە چۆنە تا چەندێک توانیویانە وەریگرن ئەگەر کۆپلەیەک لە گۆرانی کێش بێ گەر وشەیەک بێ چەندێک هەستان پێ کردووە لە ڕووی ئەو سەرکەوتنی شانۆکە لە لای منداڵە بچووکەکان چۆن بووە ڕاستیەکەی ئێمە ئەگەر جەنابەت دیقەتیا بێ نووسیمانە مناڵی سەر و 10 ساڵ ینی 10 ساڵ بۆ سەرەوە لەبەرەوەی بابەتەکە و تێگەیشتنی بۆ ئەو تەمەنەیە زیاتر لەبەرەوەی ئەگەر مناڵێکی بۆ نمونە لە تەمەنی خوارتر هاتبێ ئەوە دەسەڵاتی ئەمەنیە دایک و باوکەکە لەگەڵ خۆیاناتی بەڵام ئەوانی تر من لە ڕێی بە تایبەتیوانی کە مناڵەکانی تیپ کە
بڵێن بێ لە بەشدارەکانەوەی کۆمەڵە مناڵی زۆر زۆرمان لایەتیب کەوانی ژاتبوون ینی هەستەکەی کە خەندەیەگەیگرێ نەشەیەگەیگرێ لەگەڵ دیمەنەکانە ئەڕوا حەز بەبینی دیمەنەکانەکە ینی بڕابکە بە درێژایی نزیکەی 42 خولەک ئەبێ مناڵێکمانە بینی بە تااقەت بێ باوێشکێک با و پاڵ باتەوە بڕوا و ئەمە ینی ئەوە زۆر گرنگە کە تۆ بەردەوام سەرنجی مناڵەکە ڕاکێشی وەکو چۆنڵێ کورت و پوخت بەڵام بەردەوام بێ لەگەڵتا یانیمە لە نمایشی ترە هەندێک جار من سوتفەی کرد لە نمایشە دانیشتوم مناڵەکە باوێشکی یا تااقەتی نەبووە و بێزار بوو ئەمە زۆر گرنگە چۆن معالەجێ بکەیت زۆر گرنگە ئەو مناڵە چۆن ڕاکێشیتە ناو ئیشەکەەوە کۆنێکتکە ینی بەردەوام لەگەڵ تۆیا بێ بەردەوام بێ لەگەڵ تا نمایشەکە تەواو بێ ئەجا بڕابکەمە هەر بۆ نمونە دوێنێمەکە نمایشەکە تەواو بوو هاتین سڵاومان کرد مناڵەکان دو حەفەسا بوون هەر سەپڵیان بۆ لایەن ناچوونە دەرانی هەستێکرد کە بێ بەردەوام ئەمە زۆر یانی ئەمە تۆ توانیتە کارێکی جوان لەسەر دروستکەی نەگوای لێ بکەی پێشەوەی کە تۆ سڵاوکەیت و ئەو بڕوا هەمیشە سەرکەوتو بنەوە خۆشترین فیدباکە کە تۆ ڕاستەوخۆ هەست دەکەی منداڵەکان هێشتا چاوەڕێی زیاتر لێ دەکەن من هێشتا دەرفەت نەبووە ڕاستەوخۆ لە نێو شانۆگەریەکە ببم بۆیە ئەم پرسیاریان دەپرسم لە دوای ئەوەی کە شانۆگەریەکە تەواو دەبێت ئەکتەرەکان و بەو جلو بەرگ و کارێکتەرانی کە هیانە منداڵەکان دەتوانن بیان بینن وێنیان لەگەڵ بڵێن کۆنتاکتیان هەبێت بەڵێ ئێمە هەموو ڕۆژە دوای نمایش بۆی نێنە سەر تەختەی شانۆکە چونکە ڕەنگە کۆمەڵی پێداویسی دەبێت نەک تێکچێەوە یەکسەرە چینە بەردەم هۆڵەکە ئیتر بە چەندین مناڵ ڕسمەگرێ و باوەشیان پیاکەن و یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە خۆشەویستیان هەیە بۆ ئیشەکە خۆشویستیان هەیە بۆ کارکتەرەکان و بۆی پێشیان ئاشنا بن چونکە تۆ بڵێ تونەڵی شانۆی مناڵ جۆرێک لە یاریتیایە ئەو یاریە بۆ بەتاڵیەکەی تۆکە ئەمە شانۆیەکە یا دیمەنێکە دروستکراوە بۆ تۆ پێشکەشەکرێ کەیەتە دەرە لەگەڵ تاوە تاوە بۆ نمونەوە بابە سەمفورە لەگەڵ یا قساکە دەستی لە یا تەعاملی لەگەڵەکە ئەوە سەمفورەکانی ترن ئەوە بوونەوەرەکانن بڵێ ئەوە فریشتەکەیە ئەمە ستایلێکە زۆر لە هەموو دنیا هەیە کە تۆ شانۆی مناڵ ئەبێت یاریەک بێت بەرجەستەیەکەی بۆ مناڵ دوایی بزانێک ئەمە یاری بووە یا بزانێک کە ئەمە خۆ نمایشکردنێک بووە بەتاڵ ئەبێتەوە کە هاتە دەرەوە ئەکتەرەکە بۆ نمونە هێوەن دەبێتەوە بە هێوەن بۆ نمونە هاوبەش دەبێتەوە بە هاوبەش فڵان دەبێتەوە بۆی مناڵ ئەوە بزانێەوە نەزانێت کە ئەمە ئیتر عالەمێکە و شکانی نییە و ئەو حاجزە لە بین ینی بڵین حادزێک هەیە لە نێوان بینەر و شانۆیە حتا ئەمە لە شانۆیەکانی کەش هەڵمان ناوە لەمەیە نەمانتوانی چونکە ستایلی شەکە جیاواز بوو زۆر جار ئەکتەرەکەیتە ناو مناڵەوە لەگە مناڵ تەعاملەکە مناڵەچێتە سەرەوە چونکە بڵێ تونەڵی یاریەکە یانی ئەمە لە شانۆیەکمان پێشکەش کرد بوو بوورە هەڵەبووم هەندێک جار لە ناو بینەرەکان ئەکتەرەکانمان نهێنا ینی هەندێک پێویستی بە کۆمەڵێک حاڵەت هەبوو ئەکتەرەکە خۆی ئەم مناڵەکە بڵین لە بینەرە هاتە ناو سێژەکە و ئیشەکەی کرد و ئەوانی ئەم شکاندنی ئەو حاجزە زۆر زەرورە لە شانۆی مناڵ هەبێ بۆی یاریەکە بەردەوام بێت بەڵێ سەرکەوتوو بن جاهەسارەی سانفورەکان بێ یاخود هەر شانۆیەکی دیکە بێ بیرتان لەوە کردوتۆ لە ماوەی خوێندندا بچێتە نێو قوتابخانەکان یاخود بگەڕێت پلانێکی وا لە ئارەدا هەیە بەڵێ پار ئێمە شانۆیی دۆستی ژیانمان پێشکەش کرد لە هۆڵی تەلاری هونەر لە هۆڵی چێوار چونکە ئەو کاتە پرۆسی خوێندن بەردەوام بوو باش بوو خوێندن هەبوو ئەوە ئەتوانم بڵێم نزیکەی 10 تا 15 خوێندنگەمان میوانداریە کرد جای ڕۆژوا بوو دوو جار نمایشمانە کرد ئیتر هۆڵەکەش گەورە بوو 600 تا 700 خوێندکارە هاتن مناڵە هاتن قوتابی هاتن نمایشەکەیانە بینی و پاشان بردمان لە خورماڵ پێشکەشمان کرد لە تەنانەت لە ستێجەکەی پارک سەرچناریش پێشکەشمان کردەوە ئەمەش هێشتا ئێمە لە نمایشین یان ئێستا نیازێک هەیە کە بیبین بۆ دەرەوە بۆ منە لە کەرکک نمایشی بکەین ئەگەر بارودۆخەکە باش بێ و ئاساییتر بە ئەتوانین لە هەڵەبجا لە دەربەنی خان لە شوێنەکانی کە من ئەمە یەک شت هەیە ڕوونی کەمەوە ئێمە وەکو تیپی هونەری مناڵان هیچ بودجەیەکمان نیە هیچ توانایەکی مالیمان نیە بەڵام هەر شوێنێک هەر دەستگایەک هەر گروپێکە ویستی ئەو نمایشی ئێمە لە شوێنێک ببینرێ تەنها خەرجی شەکە بکە ئێمە ئامادەین نمایشەکە لێ پێشکەشکەین ئەوەش دووبارە دڵفراوانی ئەوەیە کەسێکی دیکە بە ڕەنگە داوای مافی کارەکە بکە و داوای هەندێک شتی دیکەی زیاتر بکات ئاخشکەمە بۆ مناڵی پێشکەشەکەین مناڵیش لە هەر شوێنێک بێ
ئێمە بەواجبی خۆمانی دانین کە نمایش و ئاهەنگ و کۆنسێرت و شانەی بۆ پێشکەش بکەین. هەمیشە بمێنن بۆ منداڵە. زۆر خۆشحاڵم لەگەڵتان مامۆستا، زۆر سوپاسانەکەم، زۆر دەستخۆشیتان لێ یەکەم. ئینشاءالله هونەری کوردی و هونەری منداڵانی کورد بە تایبەت هەتاوەکو دوورترین مەوداکان و سنوورەکانی شتە دەپەڕێنێ و هەر لەژێر سەرپەرشتی کەسانی بە ئەزمون و پڕتێبینی وەکو ئێوە دەبێت، چونکە زۆر گرنگە ئێمە چەندە هیوا بخوازین کار و هونەرمان هەبێ ئەوەندەش گرنگە ئاگاداری ئەو بین هیوا ئەو بخوازین لە لای کەسی بە ئەزمون بێت، وەکو بەڕێستان باسان کرد زۆر بە وردەکاریەوە کار بۆ منداڵەکان دەکەن. دەستان خۆش بێ و ماندوو نەبن. لە کۆتاییدا ئەگەر شتێکما بێ من نەمپرسی بێ کات دەبەخشمە ئێوە مامۆستا. زۆر سپاس بۆم دەرفەتە و بۆ پرسیارەکان و زۆر جوان بوو، ینی بەرنامەکەم زۆر پێ باش بوو. هیوای سەرکەوتن بۆ جەنابەت و تەلەڤیزیۆنی سلێمانی خوازم. ئەمێ بەس دیسانەوە تاکیدی لێ بکەمەوە کە ئێمە وەکو تیپی هونەری مناڵان هەمیشە ئاوات و ئامانج و هیوای ئێمە ئەوەیە کە هونەری مناڵان پێشکەوێ، ئێمە چمکێک بگرین هاوڕێیانی تر هونەرمەندانی تر. هەر لێرەشەوە داواکارم هونەرمەندانی ئازیز و خۆشەویستە هەموو بوارەکان بینەری بەرهەمە هونەریەکانی مناڵان بن، بۆی ئەو مناڵانەش هەست بە گەورەی خۆیان کەن، هەست بە جوانی خۆیان بکەن. کاتێک کە بینێ هونەرمەندێک ئەکتەرێک مۆزیسیانێک لە هۆڵەکە دانیشتووە سەرنجی ئەو ئەیا و بینەری ئەوە ئەوەنەی کە هاندەرە بێ بۆی، ئەوەنەی کە پشگیریکارە بێ بۆی. بەڵام کە هونەرمەندان بەداخەوە ئەو قسەیەکەم کە زۆربەی کات کەمترین بینەری کارە هونەریەکانی مناڵانن. هیوادارم هیچ نەبێ دڵی مناڵەکان خۆشکەن، ئێمە پێویستمان بۆیە، بەڵام مناڵەکان پێویستیان بۆیە کە ئەو بەڕێزانە هاندەر و بینەر و پشتیوانی کارەکان بن و هیوادارم بتوانین جوانترین نمایش پێشکەشکەین و دووبارەش یەکەمەوە ئێمە ئامادەین لە هەر شوێنێک کە پشگیری و هاوکار و هاندەرمان هەبێ لەوێ نمایشەکە پێشکەش بکەین. هیوادارین دەستەکان خۆش بێ. مامۆستا مفەڵنەوەنی بەڕێزیان کە ئەمڕۆ لە لاما میوان بووە، میشە سوپاس دەکەین و ماندوو نەبن. زۆر خۆشحاڵ بۆ پرۆگرامە لەگەڵ ئێوە بووین و هیوادارم بۆ خێزانە خۆشەویستەکان، دایک و باوکە بەڕێزەکان، ئەوانەی منداڵەکانیان ئەوانیش کە چاوەڕێی دەستپێک و چاوەڕێی ساڵێکی نوێی خوێندن دەکەن دەتوانن سەردانی شانۆگەری هەسارەی سەنفورەکان بکەن و لەوێ دڵنیام کۆمەڵە دیمەنی جوان و ناوازە و تازە دەبینن و شێوازێکی نوێ لە شانۆگەری دەبینن. حەز و خولیای منداڵەکان زیاتر نوێ دەبێتەوە. ڕەنگە تۆ لە ڕێگەی تەنها شانۆگەریەکەوە لە ڕێگەی یەک چالاکی هونەریەوە هێزێکی وا ببەخشی بە منداڵەکەت کە ئەو تەواوی ساڵەکەی بتوانێت بیر لەوە بکاتۆ چۆن گەورەتر ببێ، چۆن فێر ببێ، ئەویش بتوانێت دەستپێکێکی باشی هەبێ. هەموو ئەمانە زۆر گرنگن بەڕاستی لەسەر ئەرکی تاک خۆیەتی بۆ خێزانەکەی بۆ منداڵەکەی. هیوای کاتێک خۆشتا بۆ دەخوازم بە شاد و بەختەوەر بن. جارێکی کرد سوپاس مامۆستا.